دووبارە لە عسرەچایەکی دیکەیە لە شوێنگەی دەستگای ڕوانگە لەگەڵ میوانێکی زۆر ئازیز زۆر خۆشەویست وە پسپۆر لەو بوارەی کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین بوارەکەش بوارێکە پەیوەندی بە هەر هەمومانەوە هەیە کەس نەڵێت وەڵا ئەمایان پەیوەندی بە منۆ نییە لێی دەرباز نابیت کاکە جان زۆر بەخێر بێ کاک بڕۆ من بەس ناوەکە دەڵێم ناسانەکەی دری لێگەڕێم بۆ خۆت و دوایەوە کە خۆی ناسان ئەوجا بابەتەکەشتان پێڵم کە بابەتەکە لەسەر چییە من بڕوا جەزام بلۆگەرم یەکێکم لەو کەسایەتیانی کە لە سلێمانیا خزمەت بە گەنجەکەم و لە بواری هاندانا ئیشەکەم خاوەنی کۆمپانیای ئۆنلاین دیفێندەرم پێشتر کۆمپانیای ئۆنلاین گاردم هەبوو لە شاری سلێمانی بەڵام نزیکی 5 مانگەکە بێ هاتوومەتە هەولێر و کۆمپانیایەکمان دامەزراندووە لە مەجای سایبەر سکیوریتی و سۆشیال میدیا و ژیری دەستکرد کارەکەین تەواو براکەم چاوەڕی دەستخۆش جەماعەت ئەمڕۆ باسی چێکەین ئێمە ئەمڕۆ باسی ئەوە ئاکەین پەروەردە و تەکنەلۆژیا کێ پێویستی بە کێیە لەوانەیە ئەمە پرسیار بە لە ناو مێشکی هەمووتان ئێستا ئایا پەروەردە پێویستە بە تەکنەلۆژیای بخەی ناوی یان نەبێت تەکنەلۆژیا پەروەردە بخرێتە ناوی کاک بڕوا هەتا ئێستا پەروەردە شتێکە ئێمە ناتوانین دەسی لێ بین باشە شتێکی فیزیایی نیە و چایان نیە و ئاوە نیە تەکنەلۆژیا چییە بۆ چۆتە ناو ژیانی خەڵکەوە تێناگەم بەرەو چۆمانە بادەم ئاسڵن ئوستاز ئێمە ئەبێ بزانین کە ئینسان لە ئێستا لە دوو عالەمە ئاژی عالەمێکیان ئەوەیە کە بەرکەوتێ و ئەیبینێ عالەمێکیان ئەوەیە کە نایبینێ وەکو سۆشیال میدیاکان وەکو تەکنەلۆژیاکان تەکنەلۆژیا ئێستا لە یەک مەجالا ئیش ناکە لە یەک بوارە ئیش ناکە تا بڵێ مختص هەموو کەسێ دەستی پێی بگات و لی تێی بگات و وەکو سیستەمێک یاکو وەکو بڵێ وەکو داتابەیسێک بێ لە بەردەمیە تەواوی شتەکان لێ حاڵی بێ عالەمێکی زۆر جیاوازە کە لێ حاڵی بوون لە تەکنەلۆژیا چەند سەدەیەک و چەندەها هەزار کەسی ئەوێ چونکە وەکو ئەزانین لە ئێستایە ژیانی هەر هەمومان بە ئێستەوە کە لێرە دانیشتوین سۆشیال میدیا و تەکنەلۆژیا کۆی کردوینەتەوە ئەوەی کە بەکاریە هێنین ئەوەی کە بەدەستمانە ئەوەی ئەوانە تەسووری پێکەن هەمووی تەکنەلۆژیا کەواتە ئێمە تێکەڵی تەکنەلۆژیا بووین بە تەواوەتی نەک تەکنەلۆژیا تێکەڵی ئێمە بوو بێ و بە تایبەتیش لە مەجای پەروەردەیە کە ئێمە ئەمڕۆ لەو مەجاالەیە زیاتر قساکەین تەکنەلۆژیا بووەتە ڕێگچکەیەک بووەتە ڕێگەیەک بۆی کە پەروەردەی بە هەر شێوازە بێ ئەی با بۆ ڕێگەیە جاران ئێمە لە عەرەبیا بەس بۆ نمونە قەواعیدمان نەخوێن باشە لە ئینگلیزیا بەس بۆ نەڤێر بوو فڵان و فیسارمان نەخوێن بەڵام ئێستا تەکنەلۆژیا بڕیارەیە کە تۆ چی بخوێنی بۆچی تەکنەلۆژیای موبایلەکەی کە بەدەستی منەوەیە ئیش لەسەر ئەوە ناکات تۆ عەرەبی جوڵفە بزانی یاخود عەرەبی قەواعیدی باشە هەر عەرەبیەک بکەی بیزانی ئیشی بۆ ئەکا یعنی کارێکی بۆ ئاسان کردووی بۆیە تۆ مەجبور نیت پەیوەست بیت بەو پەروەردەی کە لە مەکتەبا خوێندووتە مەجبورت ناکا ئیش لەسەر ئەوە ناکە کە تۆ چیت خوێندووە ئەمیش بەو ڕێبازەیە بڕوە ئەم ڕێبازێکی خۆی هەیە بێت تۆ دوای ئەوکەوی واتە ئێمە بووین بە دیلێکی تەکنەلۆژیا بووین بە بەکارهێنەرێکی تەکنەلۆژیا هەمیشە وتومە ئەوە ئێمە نین تەکنەلۆژیا بەکارهێنین بەڵکو تەکنەلۆژیایەکە ئێمە بەکارهێنێ باشە ئێستا زانیمان کە تەکنەلۆژیا چییە باشە لە بینینی جەنابتەوە کە کەسێکی تەکنەلۆژیت و لە بابەتی تەکنەلۆژیایی شەکەی جەنابەت ئەی پەروەردە چییە بە حوکمیەوەی کە من خۆم خاوەنی دوو مناڵم باشە و ئێسش ئەپلیکیشنێکمان هەیە بۆ پەروەردەی مناڵ لە مەجای پەروەردەیە ڕۆشتومەتە ناوە بەڵام بەو ئاراستەی کە زیاتر ئایدی مناڵ بێت باشە نەک پەروەردەی خوێندن و پەروەردەی کۆمەڵایەتی و ئەم شتانە ئەوەی کە ئێستا مناڵ بەکاری ئەهێنێ عەفوو بەعەکسەوە بیڵێم ئەوەی کە ئێستا مناڵ بەکارەهێنێ تەکنەلۆژیایە بەڵام ئێمە ناومان لێ ناوە پەروەردە بۆ نمونە ئایپادێکی یاوەتە دەستی مناڵەکەی بۆی خستووەتە سەر فێربوونی ABCD باشە بەڵام نازانێ ئەم ABCDە ئەم تەکنەلۆژیا کە ئێستا لە بەردەی سایەتی هیچ چەناڵێکە ئەم چەناڵە مەرامێکی هەیە کە ئەم مناڵە مدمینی ئەم ئایپادە بکە بۆی لە ڕێگەی ڤی و بینینی مناڵەکەەوە ئەم زەلامە پارە وەرگێ باشە نازانێم دایک و باوکە کە ئایپادێکی یاوەتە دەستی مناڵەکەی لە بۆی مناڵەکەم لە تەکنەلۆژیادا نەبڕێ یاخود بۆی مناڵێکی سمار دەرچێ یاخود بۆی عیبە نەبێ لە لای هەنێشت نەزانێ ئایپادێکی یاوەتە دەستی و ئەڵێ هەنێ ئەپلیکیشن هەیە بۆم سڕیوەتەوە هەنێ یاری هەیە بۆم سڕیوەتەوە ئەم ئایپادەم ماوەتە دەستی بەرەو گیانێکی تەکنەلۆژیی بە نازانێت کە ئەم مناڵە لە هەموو بوارەکان ئاون ئەبێ چونکە ئەمە مناڵە نازانێت سێری چی بکە بۆیە هەر شتێ ڕەنگەکەی جوانتر بوو بەرەو ئەو شتە ئەڕوا و ئێستا مازین مۆزوعی هاوڕەگەزبازی زۆر بڵاوە یعنی
قەوز و قوزاحەکە کە ئێمە ئەو ناوەمان لێناوە ئەزانین کە مناڵ حەزی لەو ڕەنگەیە ئەزانین کە لە ڤیدۆیشی بچووکەوە مناڵ ئەڕوا بەرەو چەند ڤیدۆیشی تر تەواو کە وای لێ ئەیەت ئەم مناڵە بە بۆنەی تەکنەلۆژیا و ناونانێکی پەروەردەی تەکنەلۆژیا و ئەم مناڵە لە دەست دەرچووە بۆیە بێ دایک و باوک پێش هەموو شتێ پێش ئەوی باسی پەروەردە بکەن ئەبێ ئەوە تا ئەو پەروەردەی ماڵۆی بنێ یاخود ئەو پەروەردەی تەکنەلۆژیا چونکە لەگەڵ ئایپادەکەدا دەستی پەروەردەکەی ماڵەوە واز لێبێنە جا هەر لەسەرم نمونەی جەنابەت دوتی باوکێکە بوو لەگەڵ دووسێ مناڵی خۆیان فلیمێکیان تەمەشا کرد فلیمەکە چەند لەقتەیەکی خراپی تیا بوو باوکەکە وتی ڕۆڵەکانم ئەم فلیمەکەیەوە تەماشایەکەن خراپە مناڵەکانی ژووتیان جا باوکە ئەمە چەند لەقتەیەکی خراپە خۆمی خراپ نییە وتی زۆر باشە تەمەشایکەن ڕۆژیان باوکەکە کێکێکی بۆ هێنانەوە کێکەکە لە ناوەڕاستیا دوو لە ڕێەوە شتێکی پیسی تێدا بوو باوکەش ڕێک پارچەی سەر کێکەکە هەڵگرت وتی کاکە ها ناوەڕاستەکەم پیسایی تایە و چواردەوەرەکەی عیبی نییە بیخۆن مناڵەکان وتیان بابە پیسە چۆنە بێ ئێمە ئەو کێکە بخۆین ئێستا ئەیوتی بابە ئەو فلیمە ژاو هایە مەرج نییە پارتێکی پیس بێت ئیتر هەرەو پارتە پیسکات هەرەو بەشە پیسکاوانەی کە پیس نەکا هەمووانی دیکەش پیسە بێ پێوەی کەواتە ئێستا ئێمە تێگەشتین تەکنەلۆژیا ئێمە بەکارێنێ ئەمە وەکو ڕێی جەنابەت تەکنەلۆژیا وای لێ هاتووە ئێستا سوکانەکەی ئێمەی بەدەستەوەیە و ئاژدانێ بەرەوەی چۆمانە با باشە ئێستا با بێنە سەر ئەو مۆزوعە ئێستا هەردووکیمان شی کردەوە جەنابەت باس کرد کە ئەم پەروەردە چیە و ئەم تەکنەلۆژیا چێ لە ڕووی تەکنەلۆژیاوە باشە چێ پێویستی بەچێیە ئایا پەروەردە پێویستی بە تەکنەلۆژیا یان بەعکسەوە هەردووشی تەواوکەریەکە وەکو پێم وتی تۆ ئایپادەکە بیتێ دەستی مناڵەکە و بڵێ بۆم فلتەر کردووە یاخود ئایپادەکە هەنێ چەناڵی تایەکە مناڵە بەرەو خراپی نابە ئەگەر پەروەردەی خۆتی لەگەڵانە بێ کات بۆ مناڵەکە دانەنەی تایمێکی بۆ دانەنەی هەنێ چەناڵ هێنەیە تێ ئەم مناڵە بەرەو عقارێکی خراپە ئاڕوە کەواتە پەروەردە ضرورە بۆ تەکنەلۆژیا ئەمە لەبارەی مناڵەوە کە باسیەکەین بەڵام بۆ گەورە کاک ئوستاس ئەگەر ئێمە موبایلێکمان بەدەستەوە بێ کات بۆ موبایلەکەمان دانەنی موبایلەکە کات بۆ ئێمە دانێ کەواتە ئێمە پێویستمان بە پەروەردەیەکی نەفسی هەیە بۆی کە بزانین چۆن کۆنتترۆلی خۆمانکەین لەگەڵ موبایلەیە ئێمە پێویستمان بە پەروەردەیەکی کاتدانان و منجمنت و ئیدارەدانی شخصی هەیە بۆی بزانین وا کارێک نەکەین تەکنەلۆژیا و سوشیال میدیا و فەیسبوک و ئەمانە ئێمە بەکار نەهێنێ و کۆنتترۆلمان نەکە کاتی خەومان لێ تێک نییە کاتی خۆشەویستانمان لێ تێک نییە کاتی خوێندنمان لێ تێک نییە وەکو ئێستا کە ئیبینین چۆن هەموو کاتەکان ترشاون بەسەرێکە ئەمەش بە هۆکاری چییە نەبوونی پەروەردەیەکی تەکنەلۆژی کەواتە پەروەردە و تەکنەلۆژیا دوشتی جیاواز نین پەروەردەیەکی تەکنەلۆژیمان هەیە باشە یاخود تەکنەلۆژیا بۆ خزمەتکردنی پەروەردە کەواتە ئێمە هەردووشیمان پێویست بە یەکتریەیە بەڵام چۆن جڵاوەکانیان بگرین ئەوە کات و سات و فێربوونیەوێ ڕاست جا هەر لە سەرەمەی کە کاک بڕا باسی کرد ئێمە لە سەردەمی کۆرۆنایە بینیمان مەکتەبەکان هەمووی داخران باشە پەروەردە هاتە ماڵەوە ڕاستە لەوانەیە زۆر سەریع بوو کاک بڕا تاوەکو خەڵک ڕاهات لەگەڵ مۆزوعەکەیە ئایا بە دەرسی ئۆنلاین بخوێنم چۆن بخوێنێ منداڵەکە بۆ منە چییە بینێ چی نابینێ لەگەڵ ئایپادەکەیە تێکەڵە بوو لەگەڵ خوێندنەکەیە دەرسەکانی تێکەڵە بوو لەگەڵیا باشە جەنابەت ئەگەر ئێستا بتوانی سیستمی پەروەردە بگۆڕیت لە سەتا چەند یەکەی بە تەکنەلۆژی لە سەتا چەندیشی هەروەکو خۆی هێڵیتەوە بۆ نمونە لە سایە سفر تەکنەلۆژیا لێ دەرێنی بە هیچ شێوەیەک سیستەمی پەروەردە خوێندن پێویست بۆ ناکا کە لە مستەوایەکە عفوم کە نەک لە هەموویە بۆ لە سەر و جامعەوە ئیترە بێ پێویستەکە هەموو سیستەمەکە ئۆنلاین بێ هەموو سیستەمەکە داتابیسێک و سێڤەرێ بێ بەڵام بۆ خوارد پۆلی شەش لە مناڵیەوە تا پۆلی شەش پێویست ناکە هیچ تەکنۆلۆژیایەکی تیا بەکار بێ ڕاستە ئیشەکان سەریعەکە ڕاستە یارمەتی دەرەوێ بەڵام لەبەر ئەوەی ئێمە وڵاتێکی درەنگ ئەگەین بە شتەکان هەچ کاتێکیش کە درەنگ ئەگەی بەسەر شتێک لە نیوەیەوە هەڵتێنە لە خوارەوە نازانین ڕابردوویە مەوزوعە چییە بەرەو لەگەڵ ئەتوێ لەگەڵ ئەوروپایە بڕۆی وەکو چۆن کە تیکتۆک ها و مەجموعەیە خەڵک خۆیان کرد بە فلیم لە ناو تیکتۆکە بە ناوی ئەوی پارە وەرگرن و بە ناوی ئەوی ببن بە فان و ببن بە پابلیک تەکنەلۆژیاش لە خوێندنا وای لێ ئەم مناڵە هێشتا ئوسوڵیەت و فێربوون و پەروەردەی ئەوە نەکراوە کەم ئایپادە بەس بۆ مەکتەبەکەی بەکاربێنێ لە دوای مەکتەبەکە کوژانیەوە چاوەڕێەوە نەکا کە دایک و باوشی خۆتن بەکاری بێنێتەوە ئێمە کەی مناڵمان لە ئەوڵۆ لە ئەوڵی ژیان و فێری ئیدارەدانی شخصی خۆی کرد ئەو کاتە ئەتوانین هەموو سیستەمەکانی خوێندن و پەروەردە بکەین بە ئۆنلاین بۆ مناڵ بەڵام وەکوتم لە دوای ئەوە بۆ سیستەمی زانکۆ بۆ سیستەمی پەیمانگاکان ئەسڵەن هەر پەیمانگایەک هەر زانکۆیەک سیستەمێکی ئۆنلاینی نەبێ سیستەمێکی داتابیس و هاندانی نەبێ ئەوە پەیمانگا و زانکۆیشی دواکەوتووە بۆیە لە هەنێ بار و لە هەنێ حاڵەت و لە هەنێ
ئەیجا پێویستە بەڵام لە هەنێ جیلی ترا پێویست نییە. جا هەروەکوی کە جەنابەت باس کردوتت پەرژین با بڵێن بۆ منداڵەکە دروستکە یا بزانێ ئەو منداڵە تەماشای چیەکە یا چیە بینێ مدیرێکە بوو لە مەکتەبەکە بەناو ئەو حەدیقەی کە با بڵێن لەناو مەکتەبەکەیە بوو تەلەبەکان لەبەروی ڕێگاکە کورد بێتەوە ئەچون بەناو ڕاستی حەدیقەیە هاتوشیانەکە فریزەکە با بڵێن چیمەنەکە لێبوو بۆ ئەو ئاستە کە هاتوشیان پیاگرت. یەکێک لە تەلەبەکان بە مدیرەکەی وتی بۆ پەرژینی بۆ دروست ناکەی وتی کاکە پەرژینی ئینسان عەقڵە وتی خۆ من لەگەڵ ئینسانە تەعامل دەکەم خۆ لەگەڵ ئاژەڵە تەعامل ناکەم هەتاوەکو پەرژینی بۆ بکەم بۆی نەچێتە ئودیەوە وتی ئەبێ خۆی عەقڵی هەبێ کە لێرە چۆن هاتوشەوەکە. جا ئێمەش کە باسی سیستمی پەروەردەی تەکنەلۆژیەکەینم تێرمە زۆر جوان بکە جەنابەت بەکارتێنە ئەبێ ئێمە سنوورێک بۆ شتەکان دابنێن بەڵام سنوورێکی عەقڵانی نەک سنوورێکی بەژێر زەختە بەژێر هەڕەشەیە وابێت منداڵەکەت بەس چاوی توی لە دیار نەبێ یەکسەر دەستکا بە ئایپادەکەی و دەستکا بە بەکارهێنانی بۆ نمونە. کێشەیەکی سەرەکی هەیە لێرەیە گەورەکان نازانن تەکنەلۆژیا بەکاربێنن بۆیە کاتێ ئەوان خۆیان ناتوانن کۆنتترۆلی شخصی خۆیان و کۆنتترۆلی تەکنەلۆژیاکەی دەستی خۆیان بکەن ناتوانن کۆنتترۆلی تەکنەلۆژیای مناڵەکەشیان بکەن. یعنی بەسیترین شت من وەکو خەبیر قەزاییەکەم قسەم کردووە زۆربەی دادگاکانی ئێمە کە حاکمەکانی لێدانیشن زۆربیان لە تەکنەلۆژیا نازانن کەسێکی تەکنەلۆژیە چێتە بەردەستی یعنی سەر باە من ڕەسی مەوزوعەکە کە حکم دەرەگا و کە قەرار لەسەر کیسەکە ئەیە لە تەکنەلۆژیا نەزانێ منێک کێم وەکو خەبیرە بۆی شیکەمەوە کێ ناڵێ من بە پارە نەکردراوم کێ ناڵێ من لەگەڵ جیهەتێکی ترانی بۆیە مشکیلەکانی ئێمە لە هەموو مەوزوعێکە ئەبێ بچی لە مناڵ و دەستپێکی بۆی کە گەورە بوو بزانێت چیەکە بەڵام لە مەوزوعی تەکنەلۆژیا بێ لە گەورە و دەستپێکی چونکە ئێمە خۆمان تەکنەلۆژیاکەمان دروست نەکردووە. یعنی من ئەگەر باوکم سیارێک لێ خوڕێت چونکە خۆی دروستی نەکردووە ئەبێ بچێ فێری سیاقەت بێ بۆی منیش لەگەڵ خۆیان هەڵگرێ باشە ناکرێ باوکم بڵێ وەڵام من گەورەم وەرە تۆ خۆ فێری سیاقەت کە 12 ساڵ بم ئەو کاتە من بەپی ئەخڵەتی خۆم سیاقەتەکەم باوکم بە قەڵبەیەکە بۆیە گرنگە لە تەکنەلۆژیا دایک و باوک خۆیان دەورەیەک ببینن بە دوواداچوو بکەن کە خۆیان چۆن تەکنەلۆژیا بە شێوەیەکی تەندروست بەکاربێنن هەتا مناڵەکەشیان بۆ شێوە بێ. ئەگەر ناتوانی تەکنەلۆژیا یەکسەر لە مناڵەوە کۆنتترۆڵیکی. کاک بڕوا جەنابەت دەمێکە لە بابەتی سایبەر سکیوریتی و تەکنەلۆژیای شەکەی ئەگەر ئێستا تۆ هەڵسەنگاندنێک بۆ ئاسی ڕۆشنبیری تەکنەلۆژیای خێزانی کورد بکەی چۆن وەسفێکەی بە چ شتێک وەسفێکەی ئێمە لە حەزەکەم زۆر سەریحمەم لەگەڵت من خۆم یەکێکم لەوانەی کە تەکنەلۆژیا زۆر بەکارێنم تەکنەلۆژیا بەکارێنان بە معنایەوەی سوشیال میدیا زۆر بەکارێنم باشە من پەیجێکی خۆم هەیە ئەتوانم لێرەوە بڵێم من لە ماڵەوە چەند جار تووشی کێشەم لەبەروی کە زۆر بەکارمێنەوە ئەمە زۆر سەریحم لەگەڵتانە نامەوێت من لێرە باسی مۆزوعێکتان بۆ بکەم هەر بە جددی و قسەیت پێڵم یعنی چەند جار بۆ لەبەروی ئێستا پێشەوەی کێمە دەست پێ بکەین لەگەڵ کاک بڕوا لێرە دانیشت بووین وتم تەکنەلۆژیا لەناو خوێنمان یاریەکە ناشی بینین بەس بەناو دەمارەکان تایە توەچێت نازانی چییە باشە چەند جار تووشی کێشە بووم بۆ نمونە دوایی بیرم کەوتو مناڵەکەم دو سێ جار مانگی کردو ماگەم لێ نەبووە باشە ئایا چۆن بەنج تەکات چۆن یاخود ئاگار لێ جوابێکی تۆ کە و جوابە نییەوەیەوێ ئەسڵان پێویستی پێی نییە ئەیمال تەکا ئەڕوات بۆ نمونە دوێنە باسی چیمان کرد دوێنە باسی مەعیدە تێکچوونمان کرد لە چی دروستە بێ خواردنی خراپ خواردن زۆر خواردن ئەی مێشک چی لێ دێ مێشک تێکچوون دروستە بێ خواردنی خراپ زۆر پێدان مێشکە تێکەچێتەوە ئینهیارەکەی ئەگەیتە حەدێک جا بۆیە منە پرسیارم لێ کردی وتم ئاسی ڕۆشنبیری تاچی کوردیا عایلەی کورد لە چه ئاسێکایە کاک بڕۆ ئەگەر تۆ جەنابەت زۆر دەمێکە لەناو مۆزوعایەی تو ئەچی مشکلاتت حەل کردووە عایلە هاتوونە لات تووشی کێشە بوون چۆن تەعاملیان لەگەڵ مۆزوعانەیە کردووە. ئوستاز وەڤار بە حکمی ئەو کەیسانی کە بینیومانە وەکو خەبیرێک کە داغڵ بووم خەڵک پۆلە نەکرێ بە سێ بەشۆ لە لای من بەشێکیان فڕیان بەسەر تەکنەلۆژیاوە نییە و ناشیانێ فڕیان پێوەی هەبێ پرسیار ناکەن باشە تووشی مشکیلە بێ پرسیار ناکە یعنی تەسەور کە برادرم هەبووە فەیسبووکی هەبووە فەیسبووکەی هاکراوە باشە تەلەفۆنی بۆ کردوم کاکە فەیسبووکە ماکرا وتومە پەلەمەکە تا ئەگەمەوە کۆمپانیا نی سەعاتم پێچێ ئەگەمە کۆمپانیا فەیسبووکە بۆ گەڕێنەوە هەتا گەشتمە دە کۆمپانیا فەیسبووکم کردوەوە بووی بە دوای ئەکاونتەکە بگەڕم سێرەکەم ئەکاونتێک تازی دانەوە ئەرێوتم کاکە بەس پەلە و نەکردە یعنی وتم ئەمەیانێت چۆن داناوە لەسەر ڕقم دامنا ئێوتم کاکە تۆ واو لە من کرد ئەکسسم بۆ ئەکاونتەکەی تریش نەمێنە سەر لە منیش تێگە کەواتە سەر لە دکتۆرەکانی شتێکەی نێمە سەر لە حەکیمەکانی شتێکین کە یانە مشکلێکمان بۆ حەلکەن ئەمە جیلێکیان لە تەکنەلۆژیا ئەزانێ باشە لە تەکنەلۆژیا ئەزانێ و ئەشزانێت چۆن بەکاری بێنێ بەڵام پاڵنەرێک هەیە لە پشتیەوە کە ناهێڵێ کۆنتترۆلی بکە پاڵنەرەکە یا خۆشەویستیە یا پۆڕن و سایتە خراپەکانە کە ئەم زەلامە معدل لەسەر موبایلێ بە دوای فۆڵۆوینی کەسایەتیە پۆڕنەکانەکە یاخود سێری سایتە پۆڕنەکانەکە یعنی ئەم دوو پاڵنەرەی هەیە یاوە تا خۆشەویستی و عەش و غەرامەت
یاخود ئەمە یاخود کەسێکی تر هەیە هەر لەم جیلەیە معدل بە دوای ئەبدیتە معدل حەزەکە زوو گەورە بێ حەزەکە زوو فێر بێ لە ڕۆژێکە 6 ساعت بەس دەستە سۆشیال میدیایە کورتە ڤیدۆکانە هێنێ کورتیانەکات و قسەکانی لە دەرێ هێنێ بۆی لە ئەکاونتەکەی خۆیان پۆستیکە 6 ساعت پۆست لە مولە وەرەگرێ بۆی ئەکتیڤ ئەکاونتەکەی بەرز بێتەوە ئەم جۆرە زەلامانە هەمیشە لە یەک پلەیە ئەمێننەوە ناوی نانێن گەورە بوون ناوی نانێن پێشکەوتن پێوترێ پلێشی وەسەڵ پلێشی وەستا و پلەیە کە فریزی کردووە هەمیشە چاوەڕێی شتێکە بێ بیبینێ و یا ئیسفادەی لەکە یا ئیسفادەی لێ نەکە ئێمە وامان لێ هاتووە سکرۆڵی موبایلەکانمان ئەو نەما سێری ڤیدۆی شۆرت ڤیدۆ کردووە کاک گۆڤار تااقەتی ڤیدۆیەشی 5 دقەیەمان نەماوە لەم مودەی پێشوا ڤیدۆیەکم کرد بەس لەسەر و بابەتە کە ئێمە جیلێکمان لێ دەرچووە تااقەتی خۆشەویستی دایک و باوکمان نەماوە بە بۆنەی ڤیدۆ کورتەکانی ئینستاگرام و ڕیلەکانی ئینستاگرامەوە خەڵک هەست بەمە ناکە بەڵام ئەبێت تۆ وەکو کەسایەتیشی تەکنۆلۆژی هەسی ئەم زانیاریە بی بە خەڵک کاک گۆڤار من و تۆ لێرانە چایەکمان بۆ دانراوە عسکەریەن لەیانە پێمانەوترێ ئەبێت لێ قوما هەمووی بخۆی باشە چای دوو هەم بەبێ ئەوەی پێ بووترێ هەر خۆ ئۆتۆماتیشی خۆی چونکە لەو زۆنەیە لە ژیانی سۆشیال میدیاشە کە ئینسان فێری ئەم ڤیدۆ کورتانە ئەبێ وای لێت لە 10 سانیە هەتاوەکو 10 دقە تااقەتی دایک و باوشی نامێنێ من خۆم عایلەم هەیە باشە کەچم بۆ ماڵی باوکم ئەمە لەسەر خۆم تاقیم کردۆتەوە باوەڕ کە نیو سەعات زیاتر تااقەتم نییە دانیشم هیچ ئیشێکیشم نییە نازانی چی بکەیت بە تایبەتی ژەو ڕۆژەم دانا بچم بۆ ماڵی باوکم بەڵام بۆ چونکە فێری ئەم ڤیدۆ کورتانە بووین ئەمانەوە هەموو شتێ لە کورتیا ببڕێتەوە خۆشەویستی لە کورتیا بڕێتەوە جنس لە کورتیا بڕێتەوە سەفەر لە کورتیا بڕێتەوە هەموو کەسی کە لەیانە وەساون تااقەتی نییە 5 دقە دانیشێ بەرامبەر زەلامێکە لە ویانە بە ساڵێ ئەپلیکیشنێکی دروست کردووە خواخوایەتی ئەڵێ 3 دقە قسەی بۆکە یەکسەرە چێتە سەر دقەی ئاخیر ئەڵێ ئەتخوا عەزێت نەبێزام ئاخرەکەی باسی چیەکە سێری فیلمەکان کە یعنی زۆربەی فیلمەکان کە لە ئێستا سێریەکەین ئەیپەڕێنین سەریعیەکەین ئەو مەقتەعان بینی ئەو مەقتەعان بی ئازانم باسی چیەکە وامان لێهاتۆ بۆیە گرنگە ئینسان بزانێت سێری چیەکە متابعەی چیەکە چ سۆشیال میدیایە بەکارەهێنێ یعنی هەنێ تەمەن هەیە وەکو ئەی بینین احتراماً بۆ مەجلیسەکە هەنێ کەس خۆی کردۆ بە مەزە هەنێ پیاوی بە تەمەنە بینی خۆی کردۆ بە مەزە هەنێ گۆرانی بێژە بینی بۆوە ئەمە چی وای لێ کرد ڤیوەکانی تیکتۆک کۆمنتەکانی تیکتۆک وای لێ کردو ئەڵێ منیش دەتوانم بم بە کەسێکی پەبلیک باشە ئەزیزم تۆ لە تەمەنی باوشی منای ڕەفیقی تۆ 6 عایلە سوڵحەکە تۆ هاتووی تازە لە تیکتۆکە سۆشیال میدیا بەکارهێنی ئەمە ئەم جۆرانەت کە ئێستا باسم کرد جۆرێکی تریش هەیە زۆر بە باشی سۆشیال میدیا بەکارەهێنێ ئەزانێ بۆ خۆی چۆن ئیسفادەی لێ بکە و بۆ چواردەوریشی چۆن ئیسفادەی لێ بکە من یەکێکم لەو کەسانەی کە لە ڕۆژێکە 1 سەعات زیاتر سۆشیال میدیا بەکار نایەنم بە واتسەپ بە ئینستاگرامم یعنی ببوورە کەس واتسەپ سۆشیال میدیا نیە بەڵام هەر خستومەتە پێڕەکەەوە من لە ڕۆژێکا سەعاتێ بۆم هەیە جوابی خەڵک بەمەوە لەو سەعاتەیە چێ فریاکە خۆی و شانسی خۆی زۆربەی نامەکانە کردو بۆ ئۆتۆمەیشن من کاتم نییە لەوە زیاتر لەسەر سۆشیال میدیا بم زۆربەی ڤیدۆکانی کە لە ئەکاونتەکەیم ناپۆستە کرێ بە سکێچۆڵ دامناوە جاروایە لە ڕۆژێکە 3 ساعت 4 ساعت فراغم هەیە کتێبە خوێنمەوە ئەچم ڤیدۆکە ڕیکۆرد دەکەم بە سکێچۆڵ دایانێ بەیان سەعاتەوە ئەویان پۆست بێ بەیان سەعاتەوە ئەویان پۆست بێ ئیتر کاتم نییە بۆ ئەوەی کە فڵان کەس دانیشە مشکلی خۆیان بۆ باسکە یا فسار کە دانیشە ڕۆشتووە بۆ سویسرا ڤیدۆیەکی کردووە ئەمە شاری سویسرا ئەمە ئاوایە ئەمە ئاوا دانیشم بەدیار ڤلۆگەرێکە وەکو حیاتی خۆی بۆچی چونکە هەستەکەم ژیانی سۆشیال میدیا چی جارە دانیشم 10 دقە سێری ڤیدۆکانەکەم لە دوای دقە من بووم بە بەشەرێکی تر حەزەکەم ئەو قاتەی لەبەری ئەو زەلامەیە بینیم قۆز بوو جوان بوو یەکسەر بچم بیکڕم حەزەکەم ئەو سیارەی کە پێی بوو ئۆتۆماتیکی سیارەکەی خۆمم لەبەر چاوەکەوێ باشە ئەو مناڵەکەی بە ئینگلیزی قساکە سێرەکەم مناڵەکەی منیش ئینگلیزی نازانێ هانیێم دەفعێکم ئەم مناڵەوا لێ ئەەکەم بتەقێتەوە بەجارێک خەمە دەورەیشی ئینگلیزیەوە بەجارێک خەمە مەکتەبێکی ئینگلیزیەوە یەڵا دەی وەرەوە خێرا سعیکە مناڵمان کردووە بە ڕۆبۆت هەل لە چیوە هەل لە سۆشیال میدیاوە من چوزانم مناڵەکەی تۆ چیە زانە ئینگلیزی بەڵام تۆ بەیانەتی پیجێکی بۆ دانی یا چەند ستۆرێکی دانی کە بە ئینگلیزی قساکە منیش دەفعەکەی بەڵام دەفعبوونێکی سەخت ئەو پاری تۆ پێتە درێ بۆ مەکتەبی مناڵەکە من پێم نادرێ بۆیە چی ئەەکەم شەڕ بە مێردەکە مەفرۆشم وەکو ئافرەتێ شەڕ بە مێردەکە مەفرۆشم ها مناڵی خەڵک چۆنە مناڵی من چۆنە بۆیە ژیانی سۆشیال میدیا ئەگەر تێکەڵی ژیانی خۆتیکەی ژیانێکی زۆر فاشلێ لێ دەرەچێت چونکە تۆ هیچ کات ناتوانی فرەڕەگەز بژیت هیچ کات ناتوانی هەمە جۆرە بژیت ئینسان ئەبێ یاسایەکی هەبێت لە ژیانی خۆیان بڵێ من بۆ یاسا ئەڕۆم لە ماڵی منە سەعات دە خەڵکە خەوێ میوانم لە سلێمانیەوە بێ میوانم لە مەریخۆ بێ سەعات دە لەگەم نابخەوێ
قاعدەی ماڵەکەی خۆم بۆ خەڵک تێناگەم لە هەفتەیەکا 3 جار میوانە بێ هەر یەکە و تایمێ بخەوێ کەواتە من تایمی ژیانی خۆم تێکچوو بۆیە ئەو جیلەی کە لە ئاخیرا باسم کرد کە نمونونەکەم لەسەر خۆم هێنایە ببوورەمە خۆڵکێشان نییە بەڵام من هەمیشە لە ئەزمونەوە قسەم کردووە ئەوەی کە خۆم ئەزمونم پیانە کردبێ قسەی کتێبم نەکردووە من ئەزمونم کردووە لەو ڕۆژەی کە سەعاتێ زیاتر سۆشیال میدیا بەکار نایانم کەسێکی زۆر مرتاحم فریای نێژەکان مەکەوم فریای عیبادەتەکەم فریای دایک و باوک مەکەوم فریای ئەوە کەوم هەواڵی هەموو برادەرەکانم پیرسم جمعانیش فریای کەمپینەکەکەم لەگەڵیانە فریای سەفەری خۆش مەکەوم هەفتەی کتێبێکیشم خوێندۆتەوە بەڵام وەکو تۆ کاڵی لە ڕۆژێکان من چەند سەعات سۆشیال میدیا بەکارێنم ببوورە وەکو لایەنێکی خراپ بەکارین باس ناکەم بەڵام ئەزانم کە کەسێکی ئەتوێت سوود بگەێنی کەسێکی ئەتەوێت ڤیدۆی 6 نەفەری ئینگلیز سێرکەی بیکەی بە کوردی بە سەرعی یەکی ئیسفادەی لێگە وات لێ کاک گۆڤار مودەیەکی تر ژیانی خۆتی بیرچۆتەوە بەس بۆ خەڵکەژیت ئێسەوامان لێ هاتووە من هەر خۆم کە هاتمە هەولێر خەریکی خان و دروستکردن بووم باوەڕ کە بەس حەمامەکەم مایە دەستی خێزانم وابزانام 6 جار دیزایانی پێگۆڕیم هەر دیزایانێکی بینی لە ئینستاگرام با ئەمە بکەین باوا بکەین هەتاوتم باش هەروتم باش لە ئاخیرات دیزایانێکی کرد پێوتە بووم کە هاتە ماڵەکەەوە نەبوو هەر نەیزانی کامیانەوەتم ئاخر ڤیدۆوە بوو بۆ ناردم ئەوەش نەبوو مەجبور یعنی وات لێ سەر لە پیاو تێگەچێ سەر لە ڕئیسی عایلە تێگەچێ سەر لە مناڵ تێگەچێ ئەسڵ سەر لە ژنەکە تێگەچێ ژنێکە بینێ مێردەکەیەتەوە بۆ ماڵەوە مە ڕیلێکە وابزانم 6 جار ڕیکۆردیان کردوتە ئەو ڤیدۆی دەرچووە ڕیلەکە بینێ پیاەکێتەوە ماڵە کوڵێکی بۆ ژنەکەی ناوژنەکە ڕەخسی بۆکە باواشی پیاکە ئەم ژنە ئێوێ هەمان حرەکە بکاتەوە بەس پیاوەکەم ڤیدۆی نەبینیوە گوڵەکەی نێناوە حرەکەکە تێکەچێ ئەم ژنە 3-4 ساعتی ڕۆژەکەی ڕازێنێتەوە موبایلەکە دانێت تا ڤیدۆکە بکرێ بەڵام توایەوە سێرەکەی ئەم ژنە کاتێکی زۆری ڕۆیش بۆ خۆشیەکی پێنسانیەی کە لە سۆشیال میدیایە بینوێتی بۆیە زۆر مشکلی ئینسان سۆشیال میدیا تێکەڵی ژانی بکە وە کات دانەنێ بۆ سۆشیال میدیا لەوەی کاک بڕا باسی کرد سۆشیال میدیا ئێستا عادەتێکی هەیە سەقفی تەوەقوعاتی تۆ سەقفی پێشبینەکانی تۆ وا بەرزەکاتەوە تۆ خۆت فریای خۆت ناکەوی بۆ نمونە خۆت ئەتەوێت ئیش بکەی پارە پەیدا بکەی سەفەرێ بکەی پارەکە کۆ کردو تۆ ئێستا بۆ سەفەرێکی پێ بکەی بۆ نمونە بۆ وڵاتانی چواردەوەر بۆ شارێک لە شارەکان دوای 2 ڕۆژێکە دواوی کە پارەکەت کۆ کردوتۆ تۆ سێرەکەی برادێکت چۆ بۆ سویسرا بۆ نمونە پێ پارەکەی تۆ بە شێوێ ناکە سەقفی تەوەقوعاتت بە بەردەوام ڕاتە سەرەوە تۆش فریای ناکەوی دایمەن چنگە کڕێتە ڕاکە بۆەوەی کە بە دوای ژیانە ڕاکەی ژیانیش پێک نهاتۆ لەوەی کە بەس ڕاکەی نێما ژیان پێک هاتۆ لە هەموو ئەو بابەتانی کە پێویستن بێمەوە لە ناسینی خزمەکانت لە برادەرت لە هەموو نەفرانی کە لە چواردەورتن لە بەشداریکردنت لە پۆدکاستی شیاوە دانیشتن جۆگرتن لە 2 قسەیاوە ئێستا چەندەها نەفەر هەیە لە ماڵەوە دانیشتووە ئێوە ئەو جوهدەتان هەبوو ئەو وزەیەتان هەبوو وتان کاکە ئێمە ئەچین بەشداریەکەین لە هایتێکس دێنجۆ لە کاک بڕوا ئاگرین با 2 کەلیمە ئیسفادە بکەین ڕاستە ئەمەل دوای لە یوتیوب بڵاو بێتەوە بەس ئاوا کە بە لایڤی بینی 2 پرسیاری لەکەی دواوی کە بەرنامەکە تەواو بێ زۆری فەرقە نەفسیەتە دۆک لەوەی کە تۆ لە ماڵەوە دانیشی تەمەڵ بیت بڵێ وەڵی من نامەوێ لە ڕێگەی سۆشیال میدیاوەی بینم ڤیدۆگە بیرەچێتەوە ئەوە 2 ڤیدۆی تری ئەوەی سێمە بیرچۆتەوە من ئێستا لە بۆکو بۆ نمونەوەکو ئێمەوەکو خۆمانەوەکو پەیجەکە مەجبورین ڤیدۆی کورت بڵاوکەینەوە ئێمە وای لێ هاتووە ئەگەرمانەوێ بگەین بە خەڵک ئابێ بە ڤیدۆی کورت پێیان بگەیت تازە بۆ بە کللتورە ناو ئێمەیە لی دەرباز نبینێ وەکو دەستگای ڕوانگە ڤیدۆی کورت بڵاوکەینەوە بۆ ئەوەی کە خەڵک ڕاکێشینە ئێرە بتوانین گفتوگویەکی ئاوها عسرەچایەکی ئاو بخۆینەوە بۆی کە بزانین ئێمە لە چه حاڵەتێکی ژیانین منم قسانەی کاک بڕوا باوەڕم پێ بکەن ئەم مناقەشەیە پێشەوە من زۆر ئیسفادەم لێ کردووە قسەکانی زۆر تەواوە من ماوەیەکە دەستم کردو بۆەوەی کە ڤیدۆ دانم لەناو سۆشیال میدیایە قەڵەمێک بەکارێنم بۆ پێرسۆنەڵ براندینگێکم بۆ خۆم دروست کردووە بەس ڕاستەکە ئێستاوام لێ هاتووە ئێستا کەوتومەتەوە فکری خۆم یعنی لەناو پۆدکاستەیە کەوتمەوە فکری خۆم باشە من زۆر جاری وا هەیە لە ساعاتێکە 6 جار چێکێکم بۆی بزانم چەند لایکم بۆ هاتووە بزانم ڤیدۆی خەڵک بەدڵی بووە ڕیچەکەی باش ڕۆشتووە نەڕۆشتووە هاتووە وای لێ هاتووە من کە زۆر جار کۆنتترۆلی خۆم لەدەستداوە لە کاتێکە ئەمزانیم قسانی تۆ کە ڕاستن بۆ نمونە کەواتە لە کاتێکا تۆ ئەشزانی ڕاستە واشە هێشتا هەرەکەویتە ناوداوەکەەوە لەبەرەوەی لە سۆشیال میدیا لەسەر و ئەلگۆریزمە ئیشەکە ئەوەی کە حەزت لێ بوو ئەوەی کە لە گۆگڵەکە سێرچی بۆ کردو ئەویژەوە پیشانەوە خاتە بەردەم بۆیە وات لێ کات تۆ بە معادلی لەسەر سۆشیال میدیا بمەیتەوە چونکە هەتاوەکومانەوەی تۆ زیاتر بێت سەر سۆشیال میدیا و پارەی زیاتر پێیاکە بۆیە ئێمە هەمومان بووین بە ڕۆبۆتێک کاسبی بۆ سۆشیال میدیاکانەکەین بۆیە تۆ ئەگەر خۆت بە ئینسانێکە زانی کە خوای گەورە خەڵقی کردووی بە سادەیی خەڵقی کردووی بە تەنیایی و خەڵقی کردووی بۆ خۆت بژیت هیچ ئەکستێنشنێ لە دواتەوە نییە هیچ کلکێکی نییە هیچ کۆمپیوتەرێکی لەگەڵ خەڵقنەوەی کەواتە مەبە بە پیاوی کەس پارە بۆ کەس پێیان مەکە خەریکی دروستکردنی حیاتی خۆت بە
ئەویش تەنها بەو سێ خاڵە بچووکەی کە باسم کرد پێویست بە هیچ شتێکی تر ناکە کاتی خۆت و مناڵت مێ بە سۆشیال میدیا کاتی سۆشیال میدیات تێکەڵ مەکە لەگەڵ هیچ کەسێکی ترە باشە کاتی ئەپدەیتکردنی خۆت مێ بە مناڵەکەشت و بە سۆشیال میدیاکەش من ژوورێکی خۆم هەیە کە چوون بۆ کتێب خوێندنەوە هیچ کەسێ بۆی نەبێ بەو ژوورەیە سۆشیال میدیاکە شوالێکە بەعەکسیشەوە کە کاتێ لەگە ماڵ مناڵا دانیشتی هەموو شتەکانی تر بکەرە دەرەوە ناکرێ من لەگە مناڵەکان یاریکەم و ئابا بەجیان نەزانم بڵێکی ئەین جاری وا بۆ کچەکەم بە دایکی وتۆ دایکە ئەزانم باوکمی جاگای لە من نییە جوابی شمایەتەوە بیکەم یان نیکەم باوکە بچم بۆ ماڵی ئەو فلانە پورم بڕۆ دوایت ئەو بۆ ڕۆشتی باوکە خۆ پێوتم تێکە چی لەم بەی نازانی خۆ جوابێ تۆ شەڕ دروستە بێ لە ماڵەوە ئەمە تر لە بینی ژن و مێردە ئەم شتە زۆر بەردەوامە ڕاست بۆیە کۆنتڕۆلکردنی سۆشیال میدیا کۆنتڕۆلکردنی ژیانی خۆت ئەوجا هەر لەسەر ئەو قسانە من خۆم شخصی خۆم ئەمەوێ ئەترافە بکەم ئەوە دووبارە شێکەمەوە لێرەوە داوا لە مناڵەکەم و داوای لێبوردن لە خێزانیش مەکەم کە زۆر جار لە ماڵەوە دانیشتم بە سۆشیال میدیاکە و ئەوەندە مەشغوڵ بووم ئاگام لەوان نەماوە زۆر جار بۆتە کێشەش لە ماڵەوە لەسەرەوە بۆ من کە بۆچی ئەوەندە زۆر بەکارم هێناوە بەڵام زۆر جار چارم ناچار بۆ کەوتومەتە ناو ئەو بازنەوە یاخود ئەو خەسالەیەوە کە بە بەردەوام مێشک دەشواتەوە ئۆتێنێت و ئەدبات زۆر سپاس بۆ جۆگرتنتان بەڕاستی قسەکانی زۆر زێر بوون وەکو وتم من خۆم شخصی خۆم ئەمڕۆ زۆر ئیسفادەم لە قسەکانت کرد کاک بڕوا زۆر سپاس دەکەین ئەمەوێت دواپەیامی کاک بڕوا لەسەرەوەی تەکنەلۆژیا و پەروەردە چی بکەین و چی لێ بکەین بۆ ئەوەی کە کۆنتڕۆڵمان نەکات لەوە زیاتر وەکو وتم لە ئەوڵەوە ئێمە کۆنتڕۆلی تەکنۆلۆژیا نەکەین تەکنۆلۆژیا کۆنتڕۆڵمانەکە وەکو ئێستا چۆن تەکنۆلۆژیا لە ماڵی هەمومانایە لە گیرفانی هەمومان هەیە بەدەستی هەمومانە تەسەور کە کاگۆڤار بەو هەموو عەلاقات و ئیش و کار و پەیج و سۆشیال میدیا و پەبلیشی خۆمەوە چەندەها جار موبایلم لە ماڵەوە بیرچووە هۆکارەکەی ئەوەیە ئاخر شتی ژیانی منە یعنی نەم کردو بە شتێکە هەسام سێری موبایلکەم خەوتم سێری موبایلکەم سەعات بوو بەدە لە ماڵی ئەمە موبایل لە خوارەوە جێڵڕێ لە هەمومان لەسەرەوە خەوین ئەم پرانسیپە چۆن پێی گەشتم لەواچێ بڵێم 4 ساڵی ویزە تا من ئیشم لەسەر کرد بەڵام ئێستا هاتووم بە یەک ڤیدۆ بۆ تۆی باسەکەم کە تکایە کات دانێ بۆ سۆشیال میدیاکەت یعنی ئەم موبایلە کە شەریکە خۆی دروستی کردو هەر لەناو بەرنامەکانی خۆیان ئەڵێ تۆ ئەتوانی کۆنتڕۆڵی من کەی کات بۆ من دانەی وام لێ کردووە هەموو سۆشیال میدیاکان ساعتی زیاتریش نەکەن تۆش توانی بیکەی ئەمە نە بە پارەیە نە بە عیلمە نە زانیاریەکە تەنها من بیزانم و ئەگەر هەر منیشی زانم تا بە ئێوە مدووە کاکە ئەمە مۆزوعەیە مۆزوعی دووهەمیان تکایە ئەوەی لە سۆشیال میدیا ئەگونجێ ئەوەی بۆ من نەگونجێ ئەوەی بۆ ئەوە گونجێ بۆ تۆ ناگونجێ هەمیشە وتومانە ئەو شەکرەی لە ماڵی کاگۆڤارایە لەگەڵ ئەو شەکرەی کە لە ماڵی منایە هەر یەک تامە باشە بەڵام کاگۆڤار ڕووناکیێکی زیاتریاوە بە شەکرەکە ئەوەی ئەوە بریسکێتەوە تۆ وازانی ئەوەی تۆ نابریسکێتەوە ئەوەی لە سۆشیال میدیایە ئەیبینیت ئەو ژن و پیاوی لە سۆشیال میدیایە ئەیبینی خۆشەویستیە گۆڕنەوە وەڵڵاهی لە ماڵە معەدەل شەڕیانە ئەو ژن و پیاوەی کە ئەیبینی لە سۆشیال میدیا لایک بۆ یەکتریەکەن و کۆمنت بۆ یەکتریە نووسن و بە ساخۆ بە قوربان یەکتریە بن هەر ئەو ماڵی تۆیە بەڵام ماڵەکەی تۆ عەرز نەکراوە بۆیە تکایە ژیانی سۆشیال میدیا مەکەن بە ئاوێنەیەک و خۆتانی تیا مەبینن ئەوەی لە سۆشیال میدیا بینیتان دووبارەی مەکەنەوە لە حیاتی خۆتانە خۆت بە بۆ خۆت بژی وەکو خۆت بە لە هیچ کەسێک مەچۆ چونکە ئەوانی کەسیش ئەوانی تریش خۆیان نین ئەوانیش لە یەکێکی ترەشن بۆیە ئێمە نامانەوێ ڕۆبۆتی دووبارە دروستکەین ئێمە ئەمانەوێ خوای گەورە ئینسانی دروست کردووە ڕۆبۆتی دروست نەکردووە ڕۆبۆتەکان یاوەتە دەستی ئینسانەکان دەی تۆش ئەگەر توێ وەکو ڕۆبۆتێ بژیت ژیانە بەرە دەستی سۆشیال میدیا کاکە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ جۆگرتنتان کاک بڕوا لەگەڵمانەمێنێتەوە لێرە گەر هەر پرسیارێکتان هەبوو سەبارەت بۆ بابەتەی کە باسمان کرد چۆنێتی کۆنتڕۆڵکردنی موبایلەکەت موبایلی منداڵەکەت و موبایلی چواردەورەکەت و ژیانی خۆشت ئەتوانێت جوابتان باتەوە لە ڕێگەیەکی زانستیەوە پێتان بڵێ کە ئەم شتە چۆن لەژێر کۆنتڕۆڵی خۆمان دەرنەچێت یەک بابەت کاگۆڤار ئەمڕۆ بابەتێکم خوێندۆ لەسەر ژیری دەستکرد باشە ئێمە هەمومانەزانین ژیری دەستکرد ئێستا چۆن دنیای تێگاوە باشە وە کۆمەڵگەی کوردی ئێمە نەک تازەیە بە مۆزوع ئەسڵەن هەر نازانێت چیشە باشە ژیری دەستکرد هەمومانەزانین کە سەوتی پێگۆدرێ ڕسمی پێگۆڕە خەڵک فلان کەسی پێڕوتەکرێتەوە ڤیدیۆ پۆڕنی پێ دروستەکرێت بەڵام لە هەمووی بەخواتر کە ئەمڕۆ زۆر تەسیری تێکردم وەکو مەجالەکەی خۆم ئەڵێ سەماعەیەکی بچووکە یەکەیتە ناوی چاتجیپی لەگەڵ چاتجیپیتیە لەگەڵ ژیری دەستکردا ئەچیتە بەردەمی حاکم کەتنێکی ناوەتەوە قەتڵێکی کردووە دامێکی کردووە حاکمەکە چیت پێڵێ چاتجیپیتی بە ڤۆیس جواب تێهاتۆ ئەڵێ ئەوە بە حاکمەکە بڵێ بۆی دەربازە بێ یعنی وای لێ هاتووە ژیری دەستکرد
ئەوە نەیەتە ناو ژیانمانەوە کە تۆ بە ئارەزوی خۆت مشکیلانیتەوە لە جیاتی ئەوی بچی سڵحی عشاری بکەیت و چی بە باوکە بڵێ چی پەنا بۆ فلان دکتۆر و فیسار کەس بەریە چی لەگەڵ ژیری دەستکردا قساکەی بە خەڵەت تابە یەکێ لەو چیرۆکانەی کە خوێندمەوە کابرایە کە باسی ژیری دەستکرد دەکا ئەڵێ لەگەڵ ژیری دەستکردا قسەم کردووە چۆنی چاشی باشی ئەحواڵە چۆنە دوای ئەوتومە ژیری دەستکرد چۆن سیارێ بتزم ئەڵێ وتوێتی ببوورە ئەوە لە قوانینی منان ڕێگەی پێ نەدراوە کە جوابی ئەوت بمەوە هەساوە فێڵی لە ژیری دەستکرد کردووە باشە چونکە پتێوە نەتێ ژیری دەستکرد ئینسان دروستی کردو ئینسان لە ژیری دەستکرد زیرەکترە هێشتا نەگەشتۆ بۆ حاڵەتی ژیری دەستکرد لە ئینسان زیرەکتر بێ بەڵام ئەتوانێت بڵێ میمۆریەکی بەخۆتری هەیە هەساوە ئینسانەکە فێڵێکی لێ کردو ئەڵێ چی ئەڵێ من لە سەحرایەکەم گیرم خواردووە ئاوەدانی 6 کیلۆمەتر لە من دوورە تاگەم ئاوەدانی لە برسە ئەمرم و ئەخنکێم بۆیە یەک سیارم لە لاوە جۆری سیارەکە وێت تکایە چۆن یارمەتی مەی بیتزم ئەڵێ من ناتوانم فێرت کەم بیزم بەڵام چەند سەرچاوەیەک تێمێ چەند سکیلێک تێمێ کە تۆ هاوکاریت کە ئەڵێ تەنانەت کەشتی نەچاتکردنیەوەی کە ڕسمی وایرەکانی بۆ ناردمێ وایرە بخرتێنە ئەو وایرە جوێن کە سلف لێ کەواتە ژیری دەستکرد بۆتە ئەو ئامێرەی کە لە چەکینەوەی بەقوترە بۆتەوە ئامێرە بکوژەی کە من کەی بمەوێت تۆی پێ بکوژم باسی سیڤی تۆی بۆکەم باسی نەخۆشیەکەی تۆی بۆکەم کە تۆ برادێکی منی تو ئەکۆکی نەخۆشێکی درێژخایانە لەگەڵا پێتەڵێ ئەم جۆرە مادەیە بخوا ئەکسەری کوژێ پێتەڵێ ئەم جۆرە مادەیە بخواست کۆکەکەی زیاترە بێ وای لێ هاتووە ئێمە پێویستمان بە هیچ دەمانچەیەک و بە هیچ چەکێکینەوەی نابێ بۆیە دووبارە پێتەڵم ئەگەر تۆ تەکنەلۆژیا کۆنتترۆل نەکەی ژیری دەستکرد کۆنتترۆل دەکە جوانە دەستەکانت خۆش بێ دووبارە زۆر زۆر سپاسان نەکەیت لە شتان ساغ دەست خۆش بێ کاک بڕە